هەمووی جیازی ڕاستەخۆی هەموو جیازی ڕاستی لە خزمەت دابم کەدای بەتەنە داهیشتن تۆزێک گلەی خۆمان ئێوە بەڵام گلەیەکەش پێوە بە لەگە پولی کەشوترا ڕۆژ کەشتە هەنگاوی گەورەمان هەمەردۆران لە بە ناوی خوای گەورە و میهرەبان ئێمە ئەمڕۆ وەکو لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم لە پەرلەمان سەردانی نووسینگەی کەرکووکی پەرلەمانمان کرد لە قەرەهەنجیر لە بڕی ئەوەی سەردانی کەرکووک بکەین ئەمڕۆ سەردانی ئێرەمان کرد لە نزیکەوە گفتوگۆمان لەگەڵیان کرد گوێمان لێیان ڕاگرت و لە بەوردی هەڵوەستەمان لەسەر گرفتەکان کرد دوای ئەوەی کە لەگەڵ بەڕێوبەری نووسینگەی پەرلەمان کۆبووینەوە لەگەڵ چەند یەکەیەکی ئیداریش کۆبوونەوەمان کرد لەوانە بەڕێوەبەری ئاوەدانکردنەوەی کەرکووک بەڕێوبەری نووسینگەی کۆچ و کۆچبەرانی کەرکووک بەڕێوبەری بنکەکانی تەندروستی کەرکووک نوێنەری جوتیارانی کەرکووک ئەنجومەنی گوندی بارزان ڕۆژنامەنووسی کورد لە کەرکووک پێشاتەکانی ئەم دوایەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم ئەمەی لە ئێمە خواست کە ئەمڕۆ سەردانی نووسینگەی کەرکووک بکەین لە قەرەهەنجیر وە کۆبووینەوە و ئەوان بە پێشنیارەکانیان بە داواکاریەکانیان بە نووسراوەکانیان کە ڕادستی ئێمەیان کرد و داوایان کرد ئێمە ئیشی لەسەر بکەین وەکو لیژنەی ناوچە کوردستانەکان و ئێمەش بە ئەرکی خۆمانی دەزانین کە مافی هاوڵاتیانی ئەم ناوچانە بپارێزین و کاری لەسەر بکەین و مادەی 140 دەستور ئێمە وەکو لیژنە پێداگیری لەسەر بکەین کە جێبەجێ بکرێت کە بە سێ قۆناغدا دەڕوات ئاساییکردنەوە سەرژمێری ڕاپرسی ئەو مادەیەش میراتگیری مادەی 58 یاسای بەڕێوەبردننی دەوڵەتە کە دەبێت جێبەجێ بکرێت بەم شێوەیە دەتوانین کێشەی ناوچە لە سەرەکان بە شێوەیەکی باش چارەسەر بکرێت و ناوچەکان ئاسایی بکرێتەوە زۆر سوپاسی بەڕێوەبەری نووسینگەی کەرکووک دەکەم دووبارە لە قەرەهەنجیر بۆ ئەو پێشوازیە گەرمەی لە لیژنەکەمانی کرد و لە نزیکەوە گفتوگۆمان لە چەند خاڵێک و گیر و گرفتێک و بەتایبەتی ئەو پێشاتانەی کە ئێستا ڕوبەڕووی ناوچە کوردستانیەکان بوونەتەوە بە تایبەتی سنووری پارێزگای کەرکووک بەڵێ ئێمە لەگەڵ نوێنەری جوتیاران گفتوگۆمان کردووە بڕیارە ئەوان بە داتایەکی ئەخیر ئەو ژمارەیەمان بۆ بێنن بەڵام ئەوە لەسەر حکوومەتی ئیتحادی لەسەر حکوومەتی عێراقی قەرەبوویان بکاتەوە ئێمە ئەوە ڕادستی سەروی خۆمان دەکەین و داوایان لێ دەکەین کە ئەو جوتیارانە قەرەبوو بکرێنەوە بەڵێ ئەکید ئێمە ئاگاداری ئەو ڕەوشین کە لەو ناوچانە دەگوزەرێ بەڵام لە نزیکەوە کۆمەڵێک خاڵی تر ئەمڕۆ باسمان لێوە کرد ئەکید ئەوە دەکرێتە نووسراوێک وەکو لیژنەی خۆمان ڕادستی سەرۆکایەتی پەرلەمان دەکەین ڕادستی لایەنە پەیوەندیدارەکان دەکەین وەکو لیژنەی خۆمان کاری لەسەر دەکەین کاری جدی لەسەر دەکەین کە پێشێلکاریەکی زۆر لەم ناوچانە دەکرێت دەبێت بە زووترین کات لایەنە پەیوەندیدارەکان بێنە سەرخەت و کاری لەسەر بکەین لەبەر ئەو بارودۆخەی ئێستا کە بەسەر کەرکووکدا سەپێنراوە ئێمە سەردانی کەرکووکمان نەکرد لە بڕی ئەوە ئێمە سەردانی نووسینگەی کەرکووکمان کرد بەڵام ئینشاءڵڵا مژدە بە خەڵکی کەرکووکیش دەدەین کە کارێکی زۆر باش دەکرێت بۆ ئەوەی کە بارودۆخی ئەو ناوچانە بە تایبەتی کەرکووک لە نزیکترین کاتدا ئاسایی بکرێتەوە و ئینشاءڵڵا سەردانی دووەممان بۆ نووسینگە و بۆ کەرکووکیش لە ناو کەرکووک دەبێت.